ئەم ساڵ هەوڵەدەین هەوڵەکانمان زیاتر چڕەکەینەوە و هەم بە دڵنیاییش ینی دابینکردنی نەوت پێویستە هەماهنگجەیەکە بێت لە نێوان حکوومەتتی هەرێمی کوردستان و حکوومەتتی عێراقا لەبەرەوەی نەوتی مەدعوم واتە نەوتی بێ بەرامبەری حکوومەتتی هەرێمی کوردستان لە دروستبوونی شەڕی داعش و قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستانە نەماوە کە ئەمە کاریگەریەکی زۆری هەیە حەقا لەمە دووە جگە لەو بڕەنەوتەی کە لە عێراقەوە دێ حکوومەتتی هەرێمی کوردستانیش ئەو کەم و کوڕیانی کە لە کورتێنانی نەوت بۆ هاوڵاتیان هەقە لە ڕێکەی پاڵاوگەکانی هەرێمی کوردستانەوە دابینی بکە ومێ دەکەین لە دروستبوونی حکوومەتتی عێراق حکوومەتتی نوێی عێراق حکوومەتتی نوێی هەرێمی کوردستان ئێمە خۆشمان وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەکانە بتوانین هەوڵێکی چڕتر و زیاتر بدوین بۆی بتوانینەوە بەرمیلێکی نەوت بۆ هاوڵاتیان دابین بکەین و هەموو پارێزگای سلێمانی واتە بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەوە ساڵانە بۆ یەک بەرمیل نەوت بۆ هەر خێزانێک پێویستمان بە 102 میلیۆن لیتر نەوت دەبێت و تا ئێستا ینی نزیکەی نیوە تۆزێ زیاتری ئەو نەوتە هاتووە کە ئەوە ینی بەشی پارە هێشتا هی ئەم ساڵ دەستی پێ نەکردووە و وەکتم ڕۆژانەش نزیکەی 5 تەنکەر بۆ 6 تەنکەری 36,000 لیتری هاتووە بۆ هەرێمی کورد بۆ پارێزگای سلێمانی کە ئەمەش پێم وایە تا ئیسە نەیتوانیوە وەکو پێویست بۆ هەر ماڵێک بەرمیلێک دامین کە